خۆ برا ناخۆم دەبی خۆ ناخۆم نا برام تۆ لە جێگەی بابی منی خۆت دەزانی بابمان نەماوە تۆم لە جێگەی بابی خۆم داناوە بۆ وا بێتاقەتی ئەو بێتاقەتیە چییە کە وای لە تۆ کردو دوکان داخەی چی بۆ بیڵێ شیرین 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 چی دڵم دڵت چی دڵم بۆ شیرین لێ دەدات تێبکەم شیرن ئەوەی تەلاقتدا خێزانی پێشوت بەڵێ کوڕە کاکە کێوە لە عایلە ئێمەدەوەشە تۆ ناموسی کەسێکی تر تۆ باسی دەکەی هەنارجیان خۆ دەزانی ئەخلاقم کووە کە ناویشم هینا لەبەرەوەی زانم کە مێردەکەی مردووە وش خوا عەفویکە چەند بێبەختە و ژنە چێ پێوتی مردووە نەرمین خان کە دەکاتە پۆلی شیرین برا تۆ ئەوت تەلاق داوە بەستە واز بێنە لە بیریکە خوشکم ئەتو لە عاشق تێ ناگەی ئینسان یەک جارە ژیانی خۆی عەشق دەبی ئەوش عەشقی یەکەمە چەندین کەس هات و ڕۆیشت بەڵام کەسیان وەکو شیرین گەرم و گۆڕ نەبوون ئەی بۆچی هەمیشە شەڕتان بوو تێناگەی نا عەشق بەس ڕۆمانسیەت نییە عشق ئەوەیە کە ئەگەر کەسەکە بوێت بە هەموو عەش لەگەڵ بی بە شەڕ بە هاوار بە هەموو شتێک کاکە تازە ئێوە جیابوونەتەوە ئەو شتە مەحاڵە هەڵام کرد هەڵەچ زۆر گەورم کرد بەڵام هەنار بیر لەوەی دەکەمەوە دووبارە هاوسەرگیری لەگە بکەم هاوسەرگیری؟ بەڵێ شتی وانە گوێ بگرە هەنار ئەگەر ئەمن بە شیرین دووبارە ئاش نەبمەوە واز لە حیاتی خۆم دینم دەستمە سەر شاخ دەشتێ واز لە هەمووتان دینم دەستم بەتەنی دەشم هەرەوەمان مابوو باشە با سعدی بێتەوە قسەی لەگەڵ دەکەم کاک سعدیگیان ئەمانە بوو نووسامە ئەوانەیە کە فڕۆشتومانە 500 دانە بۆ مۆڵێک لە کەرکووک 500 دانە مۆڵێک بۆ کەرکووک مۆڵێک بۆ کەرکووک بۆ کەرکووک کەرکووک 4000 بۆ مووسڵ 4000 بۆ مووسڵ بۆ مووسڵ 3000 دۆک 3000 بەغداد 3000 بۆ دۆک بەغداد 8000 سلێمانی بەغداد نەدووسی بەغداد چەند بۆ 3000 عینن ئەی 30000 عەفوو ئەوە حوتەکەم بیرچوو بوورە شەکە بنا ئەوە غەڵەت نووسیبووم بوورە عنی غەڵەت بە تۆم وت لە کەسابەتی سفرێک ماری عالەمی وێران دەکەم دەبوو بوورە بە 30000 بە قوربان بزارشی غەڵەتوانەکەی باش کوڕە سفرەکەنە زۆرە کوڕە حوتێ بوو حوت 30000 بەغداد 30 بەغداد 8000 سلێمانی 10000 هەولێر